سڵاوتان لێبێت هاوڕێیانی خۆشەویست ئەم کاتەتان باش. ئەمڕۆ لە نووسینگەکەمان عەرزی وەجبەیەکی نوێی GPS های تارگێتان بۆکەم. ئەوانیش بریتین لە بەیسی IRTK5 و ڕۆڤەری V600 لەگەڵ ڕۆڤەری V500. بەڕێزان ئەم مۆدێلانە ئێستا نوێترین و پێشکەوتوترین مۆدێلەکانی GPS های تارگێتن. بەتایبەتی مۆدێلی V600 کە ئەتوانین بین ئەم مۆدێلەیان چارەسەری زۆرێک لە کێشەکانی ڕووپێوی کردووە. گرنگترین کێشەی بەکارهێنانی GPS ئەوە بوو نەمانەتوانی ئەو شوێنانەی سیگناڵی قەمەرسەناعی بەردەست نییە خاڵی تێدا سێرڤای بکەین. لە V600دا تەکنۆلۆژیای لەیزەری دانراوە کە ئەتوانی لە دووری 10 مەتر بە دقەی 2 سانتیم سێرڤای ئەو پۆینتانە بکەی. ئەویش بۆ نمونە ژێر پردیان کەپر و ئەو شوێنانەی کە ئاسمانی لێگیراوە، و یاخود هەندێک شوێنمان هەیە لەبەر سەلامەتی ناتوانین بچین کۆنتاکت پۆڵەکەی لەسەر دانێن و سێرڤای بکەین. بۆ نمونە لە ڕێگەی خێرایە یاخود شوێنێک بربەستێکی ئاوی لێیە، ئەتوانین لە V600 بە نان کۆنتاکت ئەو پۆینتە سێرڤای بکەیت. یەکێتر لە مواصفاتە نوێیەکان لە V600دا ئەوەیە کە ئەتوانی لەگەڵ براندەکانی تری GPS-ا کۆنتاکت بیت، لایکا بێت یان ساوس یان تریمبڵ، و هەر مۆدێلێکی تر ئەتوانی کۆنتاکتی بیت و لە ڕادیۆی لە سیگناڵی ڕادیۆیی لێوەربگری. جگە لەوەی بەخۆی V600 سیگناڵی ڕادیۆی 15 کیلۆمەتر ئەڕوات، واتە تۆ توانی لە سنتەر پرۆژەکەدا بە دووری بە نیوەتیرەی 15 کیلۆمەتر سیگناڵی ڕادیۆت بێ بگات. یەکێتر لە مواصفاتە نوێیەکان لە V600 ئەویش بوونی دوو کامێرەیە، کامێرەی سەرەوە و کامێرەی ژێرەوەی. بەتایبەتی ئێمە لە دامەزاندنی فایلی ئۆتۆکات لە مۆدێلە نوێەکان پێویستمان بوو نەخشەی ئۆتۆکاتیەکەمان لە ڕێگەی DWG یان لە ڕێگەی پرینتەوە پێ بەدەسەوە بواە بۆەوەی بزانین کام لاین کام پۆینت ئەتوانی دابەزێنی. بەڵام لە V600 ئەتوانی ڕاستەخۆ لەسەر عەرزی واقع دیزایانی ئۆتۆکاتی ببینی و بە خێرایی ئیشی دابەزاندن بکەی. جگە لەوە بوونی تیڵتی 6 پلەیی لە V600 ئەو پێویستیایی نەهێشتوەتەوە وەک GS15 لایکا کە تۆ کاتێکی زۆرە دەڕۆشت بە لێڤڵکردنی پۆڵەکەت، سنتەرکردنی پۆڵەکەت اینجا خاڵەکە وەربگری. لێرە تۆ توانی بە تێڵتی 6 پلە و بە خێرایی سێرڤای خاڵەکانت بکەیت. و V600 خاوەنی پاتریەکی کەپسی بەهێزە کە 24 سەعات ئەتوانین تا ماوەی 24 سەعاتیشی پێ بکەیت. و مواصفاتێکی دیکە لە V600دا بوونی زاکیرەیەکی بەهێزە، ئەتوانی تا 64 جێگا داتای تێدا خەزنکەی بۆ میتۆدی ستاتیک یان PPK ئیسفادەیەکی زۆری لەوەرەگری. بەڕێزان کامێراکانی V600 ئەتوانی یانێ ڕوونیەکی زۆرت دەداتێ لە کاتی سێرڤایکردنی خاڵەکان، تاواتە تۆ تەنها سێری کۆنترۆڵەرەکە دەکەی، سێری شاشەی کۆنترۆڵەرەکە دەکەی و تەحەکومەکەی بەو لەیزەرەوە کە خاڵەکانی پێ سێرڤایەکەیت و بە دیاریکراوی وێزانی لەسەر سنتەری پۆینتەکە داینیت. بەڕێزان جگە لە مۆدێلی نوێ لای ئێمە مۆدێلی مستەعمەلی خاوێنیش بەردەستە، مۆدێلی V200 و مۆدێلی IRTK5 و V500 کە سەرجەمیان جۆری ئینتەرناشناڵن و سەپۆرتی فریان هەیە.